ئەکادیمیای ماچ هەڵدەسێت بەکردنەوەی خولی دامەزراندنی سیستەمی وزەی خۆر بۆ ئەندازیاران و ئەڕژومەندانی بواری کارەبا کە دەیانەوێت لە بواری دامەزراندنی سیستەمی وزەی خۆر کار بکەن. لە خولەکەدا بە شێوازی تیۆری و کردداری فێر دەکرێت. زانیاری پێدان لەسەر جۆرەکانی پانێلی خۆر و جۆرەکانی کۆنتڕۆلی شەحن و جۆرەکانی ئینڤێرتەر. زانینی زنجیرە و هاوتەریبکردنی پانێل و پاتری و حساباتی پەیوەندیدار بە هەڵبژاردننی ژمارە پانێل و پاتری بە پشتبەستن بەوات. پێشەکیەک دەربارەی هێز و ئەمپێر و ڤۆڵت و چۆنێتی حسابکردنیان وە چۆنێتی هەڵبژاردننی کێبل و MCB. جۆرەکانی پاتری بەکارهێنرا و لە کارەبای خۆر و چۆنێتی دامەزراندنیان. تێگەیشتنێکی تاو لە سیستەمی تۆڕ و سەربەخۆ و تێکەڵ وەکو ئۆنگرید و ئۆفگرید و هایبرید هەنگاوەکانی دیزاینکردنیان. تێگەیشتنێکی تاو لە کۆنتڕۆڵکردنی شەحنەکانی MPPT و PWM. تێگەیشتنێکی تاو لە ڕاگرەکانی سیستەمی وزەی خۆر و چۆنێتی هەڵبژاردنیان. جێبەجێکردنی سیستەمی وزەی خۆر بە شێوەیەکی پراکتیکی. ئەمشان هەولێر ڕێگای کۆیە بەرامبەر بانکی حەمڕین.